وەختتان وەخێر من فکرەکەم کە وەختێسی کە ئێمە تەبعاتە کۆرۆنا و اتفاقاتە کۆرۆنا لەسەر دنیا بەڕەسیکەین بە قەوڵەیەک دەنگە کەوتنە نظامە سڵتە تێت ئەڵبەتە نظامە سڵتە تەیە ساڵهای متەمادی و پشتە سەریەکە قەڕنە بیستۆم تەجروبەیەکی باشی پەیدا کردگە لە کوتانە گیرفانە مردم لە بازیکردنە بە مردم و ورودی جیهان بە بحرانهای گەورە لە بحرانە گەورەی اقتصادی 1929 ویڵاتە متحدەی ئەمریکا تا ئەوجە ئەم بحرانە تا 1934 بحران اقتصادیە متەمادیەکی یەک لە دوای یەک ئەدا لە قەی یەکتری و 1970 1989 2000 2007 تقریبا بە درێژایی هەر 7 ساڵ جەهانە سەرمایەداری و نەزم نوێنی سەرمایەداریە نەئۆلیبراڵی وارد بحرانێکی گەورەی اقتصادی ئەوێت بە دەرس وەرگرتن لە اتفاقاتە گوزەشتە هەمان بحرانێکە ئیجادیەکەن دووبارە بە نابودیەکی بەشێکی فرەتر لە ئینسانەکان ئەم کورەی خاکیەوە تا ڕاج سەرزەمینەکانەتر ئەتوانن بە حەیاتە خۆیان ئێدامە بدەن لەم وەسەتە نەبوونە معلوماتم مردم گیجبوون و بمبارانکردنم مردم گەورەکردنە حرس و تەماع مردم باعث ئەوێت کە مردم نەفەهمن چه اتفاقێکیان بۆ کەوتگە و بە سوورەتە سیستەماتیک نەتوانن لە بەرامبەرە سیاسەتەکانە کۆرپۆریشنەکانە جیهان مقاومەت بکەن جواو بدەنەوە داستانە کۆرۆنا ئەم دەحفە فەرقەکاتە کە داستانە ساڵەکانە ڕابردووە تاغیراتێک کە کۆرۆنا لە عادات خصلەت خوی مردم تاغیراتە اجتماعیە کە قەرارە بە سوورەتێکی سیستەماتیک ئیجادی بکات بۆ کۆنتڕۆڵە مەسئلەیەک بزان 1990 دوای تەوابوون جەنگە جیهانیە ئەووەڵ ویڵاتە متحدەی ئەمریکا دارای ڕشد اقتصادیەکی بێنەزیر ئەوێت و ئەحساس ئەکات و وا تەزریقێکا بە جامعە کە ئێوە لە مەوزەعێکی استقرار کاملان و دووە لە ئوروپای شکستیان خواردگە شەڕێکی قورسیان تێ کردگە سەرمایەکان کۆچیان کردگە بە ویڵاتە متحدەی ئەمریکا ویڵاتە متحدەی ئەمریکا سودورە کالایەکی بێشەس هەدەکە بە ئوروپا و جەهان و لەزا لەوێ ئیدەیە ئەمریکن دریم تێتە دەرەوە ڕۆیای ئەمریکایی ڕۆیای ئەمریکایی سەرزەمین ڕۆیاها سەرزەمینی کە تۆ تێیە ئەتوانی یەکشەوە تەبەقەی اجتماعی خۆت بگۆڕیت لە واکسیەک و تەبدیل بووی بە ملیاردەرێک لە ناو واڵستریتە جیمز کەنەدی ئینسانێکە معلوم نییە چیز لەکوێ هاتکە ناگەهان لە بازارە بورسە واڵستریتە ئەوێت و ساحبە ملیاردها دۆلار سەروەت باوکە جانف کەنەدی شەرایط جۆرێشێتە بەرەو کە بە هەرچی دەسە لە ڕادیۆ و لە تەلەڤیزیۆن تەبلیغەکرێت کە مردم واردە بازارە بورس بوون خەریدکەن پوڵ خەرجکەن بچن پوڵ قەرز بگرن بورس بسێنن واردە معامڵاتە ماڵی بوون بانکەکان 10% پوڵێک کە هەست ئەگەر 10% سەرمایەکی داواکەی بتوێت حازرەون لە بورسا وامت پێبن یعنی تۆ ئەگەر 10,000 دلارت بوێت بانکەکان ئەمریکا حازر ئەوەن 100,000 دلار وام بە تۆ بدەن کە تۆ بتوانی بورس بسێنی لە بازارە ماڵیە لەذا ئەمە ئەوێت و سەودا ئەوێت و خیاڵێک لە ئەمریکن دریم کە هەر ئینسانی دەتوانی هەزاران هەزار دلار بێ ئەوەی کە کار بکە بێ ئەوەی کە تەولیدێ بکە پوڵ دەربێنێ هەر لەو واکسیەکانە کنارە خیابانە ڤاڵستریتۆ کە دووچارە ئەم ڕۆیا ئەون و ئەم تەبوتا بە بورس بازیە و ژنانی کە تازە واردە عەرسە بووگەن اتفاقێکە کە 1929 ناگەهان بازارە قمارە واڵستریت کڵەپسەکە
من هەرگەرەکمە تەسویرێک لەمە بە ئێوە بدەم مەردمانێک کە تۆ وەسوەسەت پێداگن ئادەرناڵینت بردگنە سەر و ڕۆیات پێداگن ئەیانکەی بە میلیۆنێر زندگیە لاکشریە پڕ لە مەسرەف زندگیە پڕ لە سێکس و لەزەت و بەنگ و ئەمانە لە پڕێکە تەمام ئەم ڕۆیای سەرە کاغەزە بەربادەچێ سەروەتێکە تۆ لەسەر کاغەز بەدەست هاوڕگە بەربادەچێ بانکەکان قاوەکەن لە مەردمێ ژنەوانەی کە وامیان گرتکە و بورسیان سندگە یا پوڵ زیاتر بێنن یا ئەوراق بەهاداری یا سەهامیان لە بورسەکانە ئەوەی بەشێکی فرە لە مەردم ئەمریکا خودکوشیەکە بەشێکی فرە دووچارە بوحران نەوێ مەردم ئەڕژێن نەخیابان دەوڵەت ترۆمن نەترسێ و جۆری کۆنترۆلیکەن بانکدارەکان تێن کۆنترۆلیکەن تەجریقە پوڵەکەن ئەمە تەبعاتە ئەمە تا هاتنە سەرکارە ڕۆزڤێلت لە 1934 ئێدامە پێیاکە تەمهیداتێکە ڕۆزڤێلت ئەیگرێت تێت 3000 بانکە وەرشکستەیە کە تا ساڵ 1932 وەرشکستە ئەون و سەروەتە مەردم ئەوەن و پەسەندازهای مەردم ئەوەن تێت گارانتیەک لە دەوڵەتە ئەمریکادا بە بانکەکان سیستەمە سۆشیال وێرفەرێک لە ایالاتە متحدەی ئەمریکا دروستەکات بۆ خاتریەوەی مەردمانێک کە لە ناوە شارە کەوتنە برسیەتی بە ملیۆنها ئینسانە ئەمریکایی نانیە بیخوات برسی طبقەی اجتماعیان گۆڕیاگە هەرچێکیان بەدەستەوە نەماگە ئەم شرایطە ئێدامە پێیاکە حتا ئاغازە جەنگە جەهانیە دووەم ئالەگرا تۆ ئەفەهمید کە فرێک لەم اتفاقاتەکە لە دنیا اتفاق ئەکەوێت لە خۆیەوە اتفاق ناکەوێ دروست ئەکرێن لەگراسە تۆ شوێن دەسە فاوندەکان ڕەکەفلەر ئەوێنیت لە حمایەتکردنە لە ئادۆڵف هیتلێرە لە ئاڵمان لە سوپلایکردنی ایالاتە متحدەیە بە گازایی لێکە بە ئیتحادە جماهیری شەوروی دەدات و بە ئەڵمانیا دات بۆ خاترە هەڵگیرسانە شەڕە جەنگە جەهانی دووەم ئەمانە شتانی نین کە مەردم بیزانێ چون مەردم حوسڵە ئێمە نییە مەردم ها بە شوێنە ئەمریکەن دریمەوە مەردم ها بە شوێنەوەی کە لە فۆرێکس و لە بازاڕ بورس سروەتە میلیۆنی بەدەست بێرێت و لە شرکەتهای هێرەمی بتوانێت دزی بکات و تجارەت بکات و میلیۆن دەربێرێت و بچێ بدوای استخراجە بیتکۆینە بە بەرقە هەرزان پوڵدار بوێ مەردم ها بە شوێنە ئەوە ئەم دریمە ئەم ڕۆیا خەریکە مەردم دیوانەکە نظام سەرمایه‌داری ژی گشت کەسێک دەتوانێت میلیارد دەروێ گشت کەسێک دەتوانێت بە ئارزوەکانی بکە بابە چه اتفاقی کەفتکە ئەسان اقتصاد چییە؟ ئەسان ئەم مەردمی ئێمەزان اقتصاد چیە؟ هەر کەسی بە ئەندازەی زندگی خصوصی خۆی ئەزانێت چه اتفاقێکە کەفێ هەر کەسێک کە مەعامەڵاتی دەتوو لە ڕۆژە ناوە بازاڕەکە ئەزانێت چه اتفاقێکە کەفێ ئەکسریەتە ئێوە کار اقتصادی ئەزانن بەڵام لەوانەیە بە سورەتە تئۆری نەزانن چه خەبەرە ئەگەر بە زوانێکی سادە هەر کەسێک بفەهمێت چه خەوەرە چۆن بحران اقتصادی دروست ئەوێت ئێشێت حوسڵەی بێت دانیشێت بە گوێ بگرێت تا بزانێن بحران اقتصادی چه شەکڵی دروست ئەوێ بەچی ئێژە نەمان اقتصاد کۆڵەکەی اقتصاد لەسەر مەعامەڵە دروست ئەوێت لەسەر خەریدار و فرۆشەندە خەریدارێک کە کالایەکی هەز یا سرویسێکی هەز ببەخشن فرۆشەندەیە کە کالایەکی هەز یا سرویسێکی هەز و خەریدارێک کە پوڵی واوە دەسەوە یا ئەعتباری واوە دەسەوە یا ئەعتبار و تەسهیلات یا پوڵ ها بەدەستی و مەعامەڵەکە و ئەم مەعامەڵە و ئەم چەرخەیە مەعامەڵە لە توو لە جامعە ئەنچێک کە تۆ پێژی مبادلات اقتصادی و اقتصاد سوورەتەگری و کۆڵەکەی اقتصادە ئەگەر تۆ لە مەعامەڵەیەکە لەگەڵ فرۆشەندە و خەریدارە تەبادولێکە ئەکرێت بە پوڵ سوورەت بگرێت مەعامەڵە تەکمیلە کاملە و هیچ خلەلێکی تیانە بەڵام ئەگەر مەعامەڵە بەر ئەساسە ئەعتبار بکرێت ئەوجا واردە داستانێکی تەراوین کەشی بیسەنجی لە سەمزانین ئەعتبار چییە حقوق و معاشە هەر ئینسانێکی تر
وا لە گیرفانە ئینسانێکی ترا کە خەرجەکە من کە کالایە یا سرویسێک ئەفرۆشم وە لە خەریدار پوڵ ئەسێنم خۆم ئەڕۆم لە جێگەیەکی تر مەسرەفی یەکەم کە بێتە حقوق وە مەعاشی کەسێکی تر لە اقتصادا ئەم دەرامەدە کە من هەسم لە اقتصادهای جیهانی سەرمایەداریە تۆلیدە ئێعتبار بۆ منەکە کردیتم بۆ دروستەکە کە من ئەتوانم قەرز کەم ئەمە بە چ معنایەکە بەو معناسە کە من ئەگەر 100,000 پوند دەرامەدم لە ساڵا بوێت بێ ئەوەی یە قەران قەرزاروم ئەو قدرەتمە هەست کە 10,000 پوند پوڵە نەغد بە قەرز بگرم ئەو جار قدرەتە خەریدە پەیمانە حەیدەری ئەوێت و 110,000 پوند لە کاتێکە دەرامەدە من 100,000 پوندە من تەمامە دەرامەدە 110,000 پوندیم خەرجەکەم لای کەسێکی تر حقوق ئەو ئەوێت و 110,000 پوند ئەو جار ئەو تەوانی هەست کە 121,000 پوند خەرجکە یعنی 11,000 پوند سەرەوەی دەرامەدە واقعیە خۆی ئەمە تۆلیدە قەرزەکە قەرز دەبتی پێشن ئەمە تۆلیدە قەرزەکە و ئەم چەرخە ئیدامە پێیاکە حتا زمانی تۆ زیاتر خەرج بکەی زیاتر کالا و خەدەمات ئەفرۆشێت و دەرنەتیجە تۆ ئەوێنیت وارد دەورانێک لە ڕشد اقتصادیەوی چۆن ئەم پوڵە بە تۆ قەرزەدەن بانکەکان لە تەریقە هاوردنە خوارەوەی نرخ سوود بانکی تۆ بە عینوانە شەهروەندێک تەشویق ئەکەن کە بێ بچی پوڵ قەرز بکەین بۆچی بەخاترەوەی خەرجی بکەین و بە ئەو سوود بگەینی بانک گەرەکیسی سوود بخوا ئەوجۆکەن و تۆ کارەکەی بەم کارەکە ئەیکەی ئایندەی خۆت حەڕاجەکەی منێکە 100,000 پوند دەرامەدمە 110,000 قدرەتە خەریدمە 10,000 پوندێکە ئزافە خەرجیەکەم ئەمە داهاتووی خۆمە خەرجیەکەم تایمە خۆمە ئیستە خەرجیەکەم ئەم دەقیقە خەرجیەکەم ئەگەر منێکە قەرز ئەگرم ئەم قەرزە بووەم بیدەم بە شتایەک کە مەسرەفین وەکو تەلویزیۆن و لەوازمە ماڵ و ئەمانە دارایی نیەن وەلذا لە وەختێکا کە من وامەژێری قەرزە ناتوانم بیان فرۆشم تا بتوانم قەرزەکانم بامەوە چی داراییە ماڵ داراییە تا حدێک ماشین داراییە بیزنس داراییە و ئەمانە داراییەکن کە تۆ بانک دەرنەزەر یەک دێ وەختێ بە تۆ پوڵەدا حەساوە ئەوە کا وەختێگەرە کێسی ئەگەر تۆ تەوانە پەرداختنەوەی ئەتوانێت لە ئەسەدەکانت ئستفادە بکە لە مەنابع ماڵیت و لە شتایەکە هەسەد ئستفادە بکە چه اتفاقێکە کەفێ کە بحران دروست ئەوێ دەوڵەت و بانکەکان بۆ خاترەوەی گەردەشە اقتصادی دروست بکەن بۆ خاتری ئەوەی کە شکوفایی اقتصادی دروست بکەن ڕیت تێر نەخوارەوە ئینترست ڕیت تێر نەخوارە سوودە بانکی تێر نەخوارە و تا مردمێکی فرە بچێت پوڵ قەرزکە مردمێکی فرەکە ئەچێ پوڵ قەرزکە ئەم پوڵە ئیشێ لە جێگەیەکە تەجەموع پێیا بکە سەرمایە گوزاری بکە لەزا مردم حەملە ئەکەن بۆ سەرمایە گوزاریکردن لەسەر دارایی کە ئەچێتە ناو زەمین مەسکەن تجارەت و فڵان کە معمولە لە مەناتقە ئێمە چێتە ناو زەمین و مەسکەن بحران لە ساڵە 2008 بحران و حبابە مەسکەن بوو تۆ وەختی بێش ئەز حەد قەرز ئەدەی بە بەهرەیەکی خوار و قەرز ئەدەی و تەرەفە مقابڵ تەوانە پەرداخت ئەم قەرزێ نییە تۆ ئەگەیتە جێگەیە کە ئیتر حەدە بدەهی ئەگاتە حەدە ئەعلای خۆی ناگەهان مەجبور ئەوی بۆ باڵانسکردنە ئەمە سوودە بانکی بۆیتە سەرەوە ئەتەقی تۆ قدرەتە پەرداختە نامێنی تۆ ناتوانی بەر بە قەرزەکانت بدەیتەوە وەلذا حباب لە جێگەیەکە ئەتەقی پس قیمەت چۆن گرانەوێ مثالێکتان بۆ لێدەم ئەم سلێمانیە من لە بیرمە ساڵە 2010
ساڵە 1998 لە سلێمانیە تۆ ماڵێکە دەسەن بە 5,000 دلار لە ماڵکەندیە لە توی مەلیکە ماڵێکە دەسەن. ئێستا ساڵە 2020 بچۆ سلێمانی ناتوانانی لە بەختیاریە لە مەڵکەنیە لە توی مەلیکە ماڵێکی عادی 200 متری بسێنی و 5 ملیۆن دلار ناتوانێت بیسێنی. چه اتفاقی کەفتگە، چه اتفاقی کەفتگە 5 ملیۆن دلار لەکوێ 5,000 دلار لەکوێ. بەم دەسە بچۆ بۆ کرماشان. تۆ ساڵ 1997 لە کرماشانە ماڵێکی 300 متریە لە باشترین محلەی کرماشان ئەسەن بەچەنی 15 ملیۆن تومان 10 ملیۆن تومان. ئێستا هەمان ماڵ لە کرماشان چەندێکە؟ 4 ملیارد تومان 5 ملیارد تومان. ئایا سەرەتا دەرامەدە بەردەم چووکە سەرەوە؟ نەچووکە سەرەوە. چه اتفاقێک کەفتەکە؟ چۆن ئەم اتفاقا کەفێ؟ تۆ وەختی پوڵی ڕژین تەناوت دەسە مەردەم ئەم فڕینە قیمەتە لە کۆرپۆریشنە ئێرانیە دوای فڕینە قیمەتە نەفت هاتنە پەترۆدۆلارێکی فرە تەزریق ئەمە لە تەریقە مؤسسات و بانکایە کە سپای پاسداران دروستی کردو ئەحمەدینژاد هاوردی بەناوە وامهای زود بازدە و وامێک ڕژیان دەنێ دەسە مەردم وەختی یە پوڵێکی قەرز گرفتە تێتە ناوت دەسی بدە و ئەچێ سەرمایە گوزاری پێ بکە یەکشەوە بێتە ملیاردەر لە بەشە بورسا لە بەشە مەسکەنە لە بەشە هەر کوێکە کە ئەتوانێت کە بفڕێ بڕواتە سەر و لەزا وەختی تەقازا فراوێ قیمەت ئەچێتە سەر چون هیچ کەس ناتوانێت بێژێت قیمەتی چەندێکە. هیچ کە ناتوانێت بێژێ ماڵێکی 500 متری ئاپارتمانێکی 500 متری لە کرماشان قیمەتی چەندێکە. ئاپارتمان 500 متری لە کرماشان تو 6 میلیارد تومان. کاوە 6 میلیارد بۆ ئەدات و ئاپارتمانی لە کرماشان بۆ ئەیداد بە ئاپارتمانی لە سلێمانی کەس نازانێت. ئەمە قیمەتە حوبابە بابڵ لە پڕێکا کە تەقازا بۆ خەرید نامێنێ بەر ئەگیرێ بە قەرزگرتن و میزانە نەقدینگی نامێنێ حوبابەت تەرەکی. تۆ شاهدی ئمڕۆ لە تارانە خۆیان ئەدعاکەن تەبقە ئامارە خۆیان بێشتر لە 5 ملیۆن ماڵە خاڵی لە تارانە مەوجودە و نایفرۆشن. ساختیانە و نایفرۆشن. کەسێک نییە بیسێنێ، کەسێک نایسێنێ. دەسوێت کە مەردم ماڵی شینێت یا زەندگیکە ئالەگرا حوباب دروسەوێ. ئیستا ئەمە چۆن ئەتوانن بەر بەم حوبابە بگرێن؟ ئەتوانن یەک کارکە ڕیاضەتە اقتصادی وێرن ڕێیتە قەرزگرتن بووە سەرەوە کەس نەتوانێت قەرز بگرێ لە کشوەرانی ئەوروپایی منزورمە و ئەمریکا کەس نەتوانێت قەرز بگرێ بدەهیەکان چاوێکی پیا بخشێنن تۆزێ بیشکێنن. ڕیاضەتە اقتصادی بردنەبانەوەی ڕێیت بۆ خاتروێ کەسێک نەتوانێت قەرزکە و لە کناریە تۆ بتوانیت چرخەیە اقتصادی جامعە بچرخێنیت، یعنی ماڵیات فرە بکەی بەردەرامەدە کێ؟ بەردەرامەدە ئەو کەسانەی کە میلیاردەرن 1% جامعە ماڵیات بەی لەسەر بیزنسەکانیان و لەسەر دەرامەدیان و لەسەر پوڵیان بتوانێت بیسێنی بۆ تا دەوڵەت بتوانێت بەم ماڵیاتەوە بەم باجەی کە ئیسێنێت حقوقە مردم لە کارکردن لە سرویس و لە کالایەکە ئەیگرێت بدات. بەڵام ئەگەر دەوڵەت نەتوانێت ماڵیاتە فرە بسێنێت میزانە ماڵیاتێک کە لە مەردەم ئەیسێنێت یا لە سروەتمەندان ئەیسێنێت کە سروەتمەندان کانیز دەربچن ئەیسێنێت کەموێت بەڵام خەرجی فرەوێت چه اتفاقێکە کەفێ دەوڵەت دووچارە کەسریە بووجاوێ دەرامەت کەم خەرج فرە. دەوڵەتیشی چی بکە؟ دەوڵەت مراجعەکە بە بانکە مەرکەزی. بانکە مەرکەزی ئەوراق بەهادارە قەرزە لە دەوڵەت دەسێنی و دەرئەزایە ئەمە پوڵ و ئێعتبار چاپەکاوە ئێعتبار دروست ئەکا لە ناو خەلەئە ئەیدا بەدەسە دەوڵەت لە ناوە خەلەئە ئێعتبار دروست ئەکا و ئەیداتە دەسە دەوڵەت و دەوڵەت تێت ئەم ئێعتبارە تەزریق ئەکاتە ناو جامعە.
لە دەوران ڕکود اقتصادی وەختی ئەمانە چاپە پوڵەکەن مەسەڵەن 2008 ئەمریکا 2 تریلیۆن دلار پوڵی چاپ کرد. تماشاکەن ساڵە 2014 لە ئەمریکا 50 تریلیۆن دلار ئێعتبار مەوجود بوو، بەڵام 3 تریلیۆن دلاری پوڵ بوو، 47 تریلیۆنی ئێعتبار بوو، قسە بوو، ڕقم بوو لە ناوە دەیتا، ڕقم بوو. وەکو ئەو جۆرەی کە تۆ لە ناوە فیلمە واڵ ستریت گۆرگە واڵ ستریتە ئەیوێنی، ئەوەی کە ئەسێنێت و ئەفرۆشێت فەورەن پوڵەکەی نەختەکاتەوە، وەلی ئەوەی کە مشتریە فکرەکە هەر پوڵدار ئەوێ بە ڕقم هەر پوڵدار ئەوێ، لەسەر کاغەز هەر پوڵدار ئەوێ، ناگەهان لە یەک ڕسیشنە تەواوی ڕژێتە خوارەوە، حەجێکی بۆ نامێنێت. خب وەختی میزانە بەدەهیە دەوڵەت بە بانکە مرکزی بە خەرجی و بە دەخڵی ناگا و ئەمانە یەکتری باڵانس ناکەن، ناگاتە جێگەی کە دەرامەتت دەوڵەت لە بەدەهیە دەوڵەت زیاتر بێت، تۆ واردە بحرانە گەورەی اقتصادی ئەویت. ئەم بحرانە اقتصادیە تەکەوە شکستبوون مؤسساتێکی مختلفە دەست پێکە. وەختی بانکە مرکزی مەجبور ئەوێت پوڵ چاپکە بۆ خاتروێ تەزریقی بکە بە ڕێگە جامعە، خۆ نایدا بە مەردم، ئەیدا بەچی؟ ئەیدا بە منابع ماڵی، مؤسسات ژێرخانهای ئابووری و ئەوانە ئیگرن. ئەوانە کێن؟ ئەوانە بانکهای خصوصی و کۆرپۆریشنهای خصوصیەکن کە ئەزانە ملیاردەرەکانە جەهانن. ئەو پوڵە چێتە گیرفانە، ئەوان مەردم قەرانە ناچێتە گیرفانی. ئەوە اتفاقەوە کە 2008 کەفت، سەمەرەکەی بوو بە ئاوارگی وەرشکستگی میلیۆنها ئینسانێک کە ئایندەیان هەڕاج کردە، زندگیان لەدەستا، ماڵیان لەدەستدا، دەرامەدیان لەدەستا، جودایی، سەمپاشیدگی خانەوادە، خودکوشی، تەبعات ڕۆحی و ڕەوانی، ئەعتیاد، ئەمەسە کە جەهان محاسرە ئەکا و ئەم بەشەرە خۆی نازانێ وەزعی چوون چه اتفاقی کەفتگە. ئەوانەی کە ئەکەونە ناوە وەرشکستگی قمار بازانە کۆرپۆریشنی کە سەرە مەردەم کڵاوە ماڵن، ڕۆژانە ئەوڵ و هەفتەهای ئەوڵ و مانگهای ئەوڵ باوەڕ ناکەن، ناتوانن باوەڕ بکەن من لەسەر کاغەز پوڵدار بووم، بووسم بوو، ناگەهان نەما، ناتوانێ باوەڕکە تا ئەوەی کە ئەدا لەسەر عەرزەکە، دای لەسەر عەرزەکە وێرانی و تەخریبە ڕۆح و ڕەوانی وە لە شوێنە. چون مەراکزێ مەوجود نییە لەم دنیا، مەردم لێرەتە ناوە خیابان لە دەقیقەی ئەوڵ دەقیق داستانەکە بخوێنەوە تەواو دەوڵەت کێشنە خوارەوە، انقلاب سوورەت بگرێ تا سیستەمە نظام سوڵتەی جەهانی کێشنە خوارەوە، تۆ ئەوێنی تەبعاتی بسوورەتە ئافەتها و ئاسیبهای عەزیمە اجتماعی و بەردەداری مطلقە بەشەر و حاڕین و نابودی بەشەر تێتە دەرەوە. ئەمە اتفاقە ئەکەفێ وەختێک کە بحرانە ماڵیە 2008 لە یاڵەتە متحدەی ئەمریکا دەستی پێکرد و جەهانی گرتەوە، یاڵەتە متحدەی ئەمریکا 8 تریلیۆن دلار قەرزار بوو، قەرزار بوو بە بانکە مەرکەزیە خۆی، بە فدرال ڕیزەرڤە خۆی. ساڵە 2019 ئەوایە لە ساڵە 2019 یاڵەتە متحدەی ئەمریکا 25 تریلیۆن دلار بە بانکە مەرکەزیە خۆی قەرزدارە. فەرامۆشی مەکەن 70% معاملات دنیا بە ئەرزە یاڵەتە متحدەی ئەمریکا ئەکری، بە دۆلار ئەکری. تەواوە قوانینە بینالمللی اقتصادی، قەرزە دەوڵەتەکان بە سندوقە بینالمللی پوڵ و بانکە جیهانی، مبادلات و ترانزەکشن یعنی معاملەکردن بە دۆلارە ئەمریکا و سیستم بانکی ئەمریکا ئەکری. شکستە ئەمریکا و شکانە ئەمریکا یعنی شکانە تەواو کوڕەی زەمین، یعنی وەرشکستگی تەواو کوڕەی زەمین. ئەمانە بەڕاماڵینە گیرفانە مەردەم لە تەواو کوڕەی خاکیە و هەرزان کڕیە خەدەمات و کالای مابەقیە جەهان خۆیانیان تەبدیل کرد بە اقتصادهای بزرگ گەورە و قدرەتمەند. تۆ وەختێکی تەبعاتە بحرانە ماڵی 1970 وەختێک ئەگەر اشتباه نەکەم نیکسۆنە کە تێدوێ
ئەو معاهدەیە کە دۆلارە ئەمریکایی پشتوانەکەی تەڵاس دەبینەوە تەبعاتێک لە دنیا دروستەکە، پوڵە کاغەزیە بێ پشتوانە، هەر کەسێ توانێت چاپ بکە. خۆ سوالێکە لەگراتێتە بەرەو ئەمەسە، دەوڵەت ئەتوانێت بەڕاحەتی پوڵ چاپکە لە طریقە بانکە مەرکەزیەوە بۆ خاتری ئەوەی کە بتوانێت گرانی بێرێت، تەقازا ئەچێتە خوارەوە، دەرامەت نییە، وەلزا ئەو حبابانە کە دروست بوون ئەچنە خوارەوە، قیمەتە مەنابع تێتە خوارەوە تا ئەتوانێت باڵانسێک ئیجاد بکە. وەختی مەنابع هەرزان ئەوەن و تەوەڕۆمێک کە دروستی کردگە بە بردنە سەرەوەی بە بەهرەیە بانکی و سوودە بانکی، ئەوجار ئێستا احتیاجی هەست کە اقتصاد تەکان بخوا، اقتصاد تەکان بخوا تا بتوانێت خۆی باڵانسکە. لذا شکانە قیمەتە دارایی‌های ملکی، یعنی وەکو ماڵ و وەکو مەسکەن و وەکو زەمین و وەکو هەران چێک کە مەنابع ماڵیان بێژن، قیمەتی کە تێتە خوارەوە و لەو لاوە کە تەوەڕۆم و نەقدینەکیەکی فراوانە ناوی دەستی مەردەمە، ئەوجار ئیشە باڵانسی بەرقەرارکە تا بتوانێت دووبارە خۆی تەنزیم کاتەوە. بەڵام تەجەموعە بەدەهیە دەوڵات بە بانکە مەرکەزی سیستەم بەرەو کڵاپسەوە، بەرەو بەستنەوە. طبق گزارش بانک صندوق بین‌المللی پول و بانک جهانی 320% جهان در برابر تولید ناخالص ملی خۆی قەرزی گرتەکە. یعنی چی؟ یعنی جهان 3 بەرابەر ئەوەی کە تولیدی ئەکا قەرزارە. ئەمە یعنی هەڕاجە ئایندە، هەڕاجە زندگی کەسانێک. تۆ ئالەگرا توانی جواوە ڤەنزوئێلا بدۆزیتەوە، ئارژەنتین بدۆزیتەوە، جواوە ئەو کشوەرانەی وا کەوتن یۆنان بدۆزیتەوە، جواوە ئیرلەند، ئیسپانیا، ئیتالیا بدۆزیتەوە. من ئەم مقدمەوت لە گەرەکمە لە چی حاڵی بووین. باشە کە چه اتفاقی لەم کۆرپۆرێشنی ئێرانیە کەفتگە. تۆ ئەنچێ کە پێی ئێژی منابع ماڵی و منابع تولیدی و ژێرخانە اقتصادی کشوەرێک تحت ناوە خصوصیکردن دریاگە بە ڕاندخارانە حکوومەتیە عەلیە خامنەئی و دەوڵەتە جمهوری ئیسلامی 1% طبقەی ئۆلیگارش. خب صنایع ئاهەن، صنایع بنیادی، پەترۆشیمی، عەرزم بە حوزورتان صنایع نەفتی، جادە، بازرگانی، تەرابەری، صنایع خدماتی، صنایع ئاو، بەرق، تەمامە ئەمانە دریاگە بە کێ؟ دریاگە بەوانەیە کە خۆیان ناویان یاگە خوسوولەتی. وەختی بانکە مەرکەزی کەم تێرێ و دەوڵەت دەستور ئەدا بە بانکە مەرکەزی، چون بانکە مەرکەزی خصوصی نییە لە کۆرپۆرێشن ئێرانیە کە پوڵ چاپکە، ئێعتباراتەکە سەرڕیژ ئەوێتە ناوە کوێ؟ ناوە ڕاندخاران کە ناوێ بکەفن. ئەوەی کە نابود ئەوەی مەردمن، دائیمەن سرویس و خدماتە مەردم هەرزانتر 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 و هەرزانتر ئەوێ قەرانێ لەم پوڵانە دەسە مەردم ناگرێت و هیچ ڕۆیایە لە مەردم محقق ناکە. یعنی لەو لاوە چاپی یەکەن، لەو لاوەی کە نەگیرفانیان چی تاراژەکرێ لەم وەسەتە؟ کارە مەردم تاراجەکرێ، سەرمایەی مەردم تاراجەکرێ، زەخیرەیە کاریان ئەدزێ، مەردم فەقیرتر فەقیرتر فەقیرتر، نەحیفتر نەحیفتر فەقیرترەون. ئایا قدرەتە مقابڵەیە نەمێنی؟ نامێنی. ئەم مەردمە تەمامە زندگی خۆی داگەسە دەسامی دەوڵەتە. ئەم دەوڵەتیشە هیچ قدرەتێکی لە دەست مەردم نەهێشتگەسەوە، مەردم هیچێکی نییە، چاو بەدەمەمە دەوڵەتە. ئەوڵەن دەوڵەت جمهوری ئیسلامی ناتوانێت ماڵیات بسێنێ لە مؤسساتە گەورەوە ماڵیە خۆی، ئەمە یەک. ناتوانێت لە تەواو سروەت و داراییە بەیتە ڕەحبەری بچووکتەنی ماڵیات بسێنێت، چ لە بنیادە مستەزەفان، چ لە ئاستانە قودسە ڕەزەوی، چ بنیادها و مؤسساتە ورد و درسە سپاه پاسداران و بەیتە ڕەحبەری یەک قەرار ماڵیات ناتوانێت بسێنێ لە وەختە بوحرانە. چیەکە؟ هەر چاپە پوڵەکە، میزانە نەقدینێکی و ڕۆشتە نەقدینێکی تەوەڕۆمێکی بێشەسەد ئەچێتە سەرەوە، میزانە بەدەهکاری قورسی ئەکاون و هیچ دەرامەدێ مەوجود نییە،
هیچ دەرامەتی موجود نیە. ئەنچێک کە ئیستا خەریکە لە بین ئەچێ حڕاجە ئەم سەرزەمینەوە زندگی ئەم ئینسانانە لە تەی 300 ساڵە ئایندا تۆ گشتی حڕاجەکەی، گشتی خەریکی حڕاجەکەی و ئەمە مردم تێناگا. تماشاکەن ئێعتبار و ئێعتبارات مەسئلەیەکی مهم بوو لە کاسبیکردنە. بۆیە مەسەڵەن تۆ لە ناوی ئەم کوردەواری ئێمە قەدیم ئێعتباراتە تۆ غەربی شوا بوو قبل زەمەی کە تۆ شکڵ سەرمایەداریەکەی بوێنی، تۆ ئێعتبارت پەیدا کرد بە هۆنەی تەبارە خانەوادگی کە هەسد بە ئەندازی سروەتێک کە هەسد ماڵ و مڵک و کەس و کار و مامۆیە کە هەسد رزا وەختی شەرەف حاکم بوو بە ناوە جامعە تۆ باسە شەرمەزاری نەئەبیت و وەختی ئەچویت پولیش قەرز بکەی لە مردم ئەوەڵەن بە نزول پێتیان نەئەدا، دووەمەن پولیان کە بە تۆ ئەدا تۆ بۆ کارێک گەرەکت و 400 حیوانی پێ بسێنی حیوانداری پێ بکەین، گەرەکت و بچیت مەسەڵەن تجارەتی پێ بکەی، گەرەکت و کاسبێکی پێ بخەیتە ڕێ. لذا بازگەشتە ئەم پوڵە بۆ ئەو شەخصە فرا ئاسان و سەهل بوو. ئەگەریش نەوایە باوکی بوو، برای بوو، مامۆی بوو، عەشیرەتی بووە، چۆ سۆراقیان پوڵەکەی خۆی نەختە کردەوە. ئەم ئێعتمادە فيما بين مردم و سەبکە قەدیمیە مەشەیە لە بین چوایە بەچی بەوەی کە حرس و تەمەعی ئینسانەکان فرە بکەی و دزی دەست پێکە. چۆن تۆ ئیتر بدونە ئیستا لە ئێرانە مەسەن چەک و سەفتەی بانکیش ئێعتباری نەماگە، هیچ ئێعتبار، فقط پوڵە نەخت مهمە. بۆ چون ئێعتبارات لە بین چوو گشتی خەرگەرێکی دزی بکە، گشتی گەرەکی یەکشەوە بێتۆ میلیاردەر. ولذا مردم ئەکەوێتە نزولکردنە پوڵ یەک لە دوای یەک ئەم نزول ئەداتە دەمە ئەو نزول، ئەم نزول ئەداتە دەمە ئەو نزول بە چەک و بە ئەمە گۆزەشتە ئەمێکە تۆ ئەوێنی لە جامعی ئێمە ئێمڕۆ ئیتر کەسێک 10 ملیۆن تومان قەرزوە کەسێکی تر نادات، نایدا فرەوە سەختی نایدا. بۆ چون کەوتنە پوڵ یەکتری خواردن، چون سیاسەتە اقتصادە سەرمایەداری کە دوورە لە ئەخلاق واردە بازی بوو و تۆ شەرم و کەرامەت و ئەمانتە نەما گشتی گەرە کەسی میلیاردر بێت بێ ئەوەی کە تەوسعەیەکی بێت، تەرحێکی بێت، بەرنامەیەکی تەولیدی بێت، گشتی گەرەکە وە دەڵاڵی وە قمار پوڵدار بێت، قمارە بورس، احتکارکردن، سەرخوارکردنە قیمەتە ئەرزە دەوڵەتی و قیمەتە ئەرزە ئازاد لە ماوە تەفاوت لە دەخڵە مردم کوتان لە نانە مردم کوتان گشتێکوێتە دزیکردن. جامعەیەکی دەستەولیدەکەی اقتصادێکە بەرەو کڵاپس بوون ئەچێت پەلەمە کەنیسە تێنە سەرامە. ئەمەلەن دەوڵەتە ئێران وەرشکستە، ئەمەلەن دەوڵەتی یاڵەتە متحیدەی ئەمریکا وەرشکستە دووچارە بحرانە گەورەیەک بووگن. مەشیە چیان بکردایە؟ مەشیە سواریان بکردایە بەر کۆرۆنا. کۆرۆنا چی ئەکا؟ ئێوە بۆ لە خۆتان ناپرسن بۆ ئیتالیا وەڵدەفە لێیدا، چون ئیتالیا دیسانەوەوا لە شەرایەت 2008 بدهکاریی عەزیمی ماڵی هەست دووبارە، هەم قەرزە خارجی و هەم قەرزە داخڵی. یاڵەتە متحیدەی ئەمریکا هەروە، بریتانیا هەروە و کل لە جەهان ئەتحادیە ئەوروپا مەشیە چیان کردەیە؟ چه اتفاقی مەشیە بکەفتەیە؟ ئەگەر ئەم مردمە ناگەهان بترازین و قیامیان دەست پێ بکە و شعبە دەبازیەکانە ئەمان نەمێنێ جەنگە جەهانیان کرد، جەنگە بەر عەلەیهە تۆرۆریزمیان کرد، جەنگە جەهانی ئەووەڵ بەر عەلەیهە ئیسلام کردیان، ئیتر لەم بازیە لەم سەبەتە شتێتر نایێتە دەرەوە. چیتر بخەنە ڕێ؟ چه شەڕێتر بخەنە ڕێ؟ چی بکەن؟ تەوجە بکەن ئالەم تەئاتر و نەمایشانە کە کردیان تحتە ناوە کۆرۆنا دابووی لە جەهان، کوشتارە خۆی کردو و خۆشیان دروستیان کردبوو، هاورد بوویان و ئامدانەیش کارێکیان پێ نییە. ظاهرەن داستانەکە وا ئێژێ چون بحرانەکە خەریکە دەرەکەفێ. ئەوەڵین کارێکە کۆرۆنا ئەیکا چییە؟ باس تعریفێکی لە ڕەوابەتە ئیجتیماعی ئینسانەکان لە تەواوی دنیا کردەوە، تحتە ناوە قەرەنتینەی خودخاستە، تحتە ناوە فاسەڵەگرتن لە یەکتری، ارتباط نەبوونە تەک یەکتریە، لە یەکتری ترسان، دەستەکە یەکتریدان، یەکتری ماچکردن، ئەدیدارە شەوانەی یەکتری چوون و لا یەکتری بوون، تەنانەت نسبەت بە جەنازەکان یەکتریش احترامیان نەما. خوو و عادەت ئیجتیماعی ئینسانەکان خراوتر گۆڕیە و ئەمە ئیدامە پەیاکە
بڕۆن بپرسن ئێژن ئیستا لە ناوە خیابانە کەسات دەست نادا کەس نزیک بە کەس ناوێتەوە. لەم ئەوروپاچە اتفاقەکە و فاصڵەی اجتماعی 2 متری شێتێک یەکتریا بگرین. تۆجۆکەن ناوێتێک یەکتریان نزیک بووین و ناوێت تەجەمعات سوورەت بگرێ. تەجەمع لە ناوە باڕەکان و پاپەکان و ئەمانات لە بین چوو، تەجەمع ناوە سینەماکان لە بین چوو. بۆ خەریکن سوارە چی ئەکەن؟ ئەمە چه اتفاقێکە خەریکە ئەکەفێ؟ چه کاری خەریکن ئەەکەن ئەمانە؟ وڵاتە متحدەیە ئەمریکا ئەوایە لە 2019 25 تریلیۆن دلار قەرزارە بە بانکە مەرکەزی خۆی. ئەوراق بەهادارە دەوڵەتیەکی ڕژانگە سەناوە دەسە مردمیش قەرزێکی بێش ئەز حەدیان کردگە دەوڵات قەرزار مردم قەرزار گەرەکیان چه اتفاقی بخەن؟ چی گەرەکیان بکەن؟ خب تەبعاتە اجتماعیەکەیتان دی دکتۆر بێرە و دەوڵەت نیشان بە و دەوڵەت دڵسۆزە و دەوڵەت خەڵکە کاتە ماڵ و پولی پێدا و 1000 دلار داوە خەڵکی و هەر کەسێک بیزنسەکەی تعتیل لەوێ بۆ خاترە کۆرۆنا لە بریتانیاژێ حقوقەکەی نیشان بدا 80% حقوقەکەی پێدەین. خانم ڤیکتۆریا بەکامیش ئەکسەرە کارمەندانە خۆی ئەخراج دەکات کە بڕۆن لە دەوڵەت بپرسێنن. ئەمە تەزریقە چۆنە؟ تەماشا بکەن وەختی تۆ واردە ڕکود اقتصادی ئەویت و مؤسساتێک کە ئەم مؤسساتە بەعەسەم بحران اقتصادیە بووبن بۆ تۆ ئیشی تەسمیم بگری کامی ببێنێت کامێک بچێت. 2008 تەسمیم گیریا کە مردم بەهاڕێ دیسانەوە سەرمایەهای ماڵی مردم بدزرێت وەرشکست بکرێت تەواوە عمری تاراژ بکرێ ئەمە مؤسسات و کۆرپۆریشنەکان و بۆنگاکانە ماڵی بمێنێنەوە بانکەکان بمێنێنەوە. It's too big to fall. ئۆکەی؟ مردمە عادیە کە هیچ مەنابعێکی نییە، ماڵێکی مۆرگەیجی سەنگە، ماشینێکی قەرزوا لە ژیری پێ ماشینە قەرزەکەی ئەوەن ماڵە مۆرگەیجی ئێژی ئەوەن باوک ساحێبی دەرتێرن و لە مؤسساتە ماڵی ناتوانێت بکەفێ وەلەزا لە هەر بحرانێکی اقتصادیە لەم گیرفانیان دەرتێ ئەچێتە ئەو گیرفان 300 ملیۆن جەمعیەتی وڵاتە متحدەی ئەمریکا ئەتەکێنن خاڵی ئەکەن لە 10 ساڵ 15 ساڵ کارکردناکە کردگیسی و جەمعیەتە جیهانی شوا پێیەکەنە. ئەم دافەگەرەکیانە چۆن پوڵەکە بدەن و ئاشکرا عالم تێنێژن بانکەکان وەرشکست بوون با ملیاردها پولیان پێبین. نه خەریکن قەشەنگ سوارە بازیەکەیەکەن یە ئاتفەیەکیان لە مردم دروست کردگە یەک ئپیدمی هەمەگیر هاتگە بە شەریەت وا لە تەحت فشارە بە شەرگەرێکیسی بمرێ دەوڵەتەکان خەریکن تەلاشەکەن ئینسانەکان نەمرن چ اتفاق دەوڵەتەکان ئامدانە بیزنسەکانیان تعتیل کردگە ئەم بیزنسانە کە تعتیل بووگە ئێستا ئیشی وام بگرن لە دەوڵات ناکرێ خۆ کارمەندەکانیشان تحتە ناوە بنفیتیشێ بژێنین بۆ تا ئەم مردمە تەوانە خەریدی بێ بتوانێت دووبارە خەرید کاتۆ ئیستا ئەم مردمە کە قەرز ناکا ئیشی ڕێیت بێریتە خوارەوە وەختی ڕێیت دریا خوارەوە و بانکە مەرکەزی پولی هەر چاپ کرد تەوەڕۆمە شەدید تێ کەسێ ناچێت دووبارە پوڵ قەرز کاتەوە. لذا تو تحت ناوە بنفیت کە ئەیدەی بە مردم بنفیتێکی بچوو کە دەی بە مردم ملیاردها و تریاردها دۆلارەکەیتە گیرفانە مؤسساتە ماڵی بۆنگاهای ماڵی خۆیان دووبارە و 10-15 ساڵی تر تەواو جەهان ئەوە لە ناوە بەردەداریەکی مطلق برسێتی خودکوشی لە یەکترازان و نابودی سەوارە بەر ئەپیدمی کۆرۆنا و تۆ مردمێک ناوێنی ئەعترازکە ئیستا یەک مراجعە بکرێن بزانن لەم اتفاقە کۆرۆنا کەش و پوڵە نەغد نەما ئەوەی کە پێژن ئەعتبارات بانکی و حساوە مردم بەناو ڕقەمە بانکی کە مەوجودە ئیستا مردمە ئێران هجوم بکاتە ناوە بانکەکان پوڵ مەوجود نییە بیگرن و نایدەن بە مردم هاتن تحتە ناوە کۆرۆنا و پوڵ کەسیفە و پوڵ چەپەڵە پوڵە کاغەزیان لە چرخەیەک بیزنس فعلا خارج کردگە و خارج بوو ئێستا کۆنترۆل ڕقەمە و ڕقەم ڕاحەتی پاکەکرێتەوە بە ڕاحەتی پاکەکرێتەوە سەرد ئارام بێەوەی خەڵکی بزانێ ئەڕات بانکە فلان مؤسسەی فلان وەرشکست بوو بانکە مەرکەزی هیچ کارێ ناکە کەمایە کە تۆ لە 3 ساڵە گوزەشتە ئەم تەدی لە تێی بحرانهایە کە دروستیان کرد مؤسساتە ماڵی پوڵە مردمی خوارد سندوقە بازنشستەکانیان خوارد مردمە هاتنە دەرەوە ئێترازاتیانە کرد و هیچ اتفاقی نەکەفت تاران ئەسفەهان شمال هیچ اتفاقی نەکەفت
ئیستا تۆ ناتوانانی پوڵە نەقد بگری، ناتوانانی ترانزەکشنە پوڵە فریش بکەی لە جامعە. چرا؟ چون دەوڵەت ئەمەلەن وەرشکست است، اقتصادی جیهانی ئەمەلەن وەرشکست است. فقط چییە؟ خەڵک ئەگەوجنن کە خەڵک واکنشە هیستریک نیشان نەدا. واکنشە هیستریک ئەزانین چییە؟ یعنی ئیستا مردم ئەحساس بکە بانکەکە وەرشکستە بدە و گشتی بچێتە دەرەوە پوڵ بکێشێتە دەرەوە و داوای پوڵ بکەوە بانک کڕکڕە بکێشێتە خوارەوە بێژە پوڵ مەوجود نییە. چه اتفاقێکە کەفێ؟ انقلاب اتفاقە کەفێ، چون پوڵ موجود نییە. حتى ئەو کاغەزە کە چاپیان کردە موجود نییە و ئەگەر بیدەنە دەسە مردم هجوم ئەکان پوڵە تەبدیل بکە بە ئەرز، تەبدیلی بکە بە تەڵا. ولذا تۆ ئەبینی ئەحسن ناگەهان ئەم جادوگەریە کە کردویان، ئەم حبابە کە بەناوی دەوڵەتێکی ستیبڵ ئەمە لە ژێرە و مردم خەریکە لە ژێری فەقەت ئەهاڕێ، خەڵک خەریکە نابوو دەوێ. ئەمە ئەم وردبوونە پێشەکانە کەس نایشنەفێ، نایەڵن کەس بیشنەفێ. لذا تۆ ئەوێنی سێکس، مواد مخدر، اعتیادە بە مواد مخدر، بە سێکس، بە بحرانهای ڕۆحی ڕەوانی، خودکوشی، ترازان ئەکەنە مۆد لە ناوە مردمە، سەرگەرمی، ناتەوانی، خوێڕیگەری، بێئێرادەگی، نیشان نەدانە واکنش. ئێستا ئوروپا نەیگەرە کە مردم مراجعە بکەنە بانکەکان پوڵەکانیان کێشنە دەرەوە. نایژە ئەوزا خراوە، چون ئەگەر بێژە ئەوزا خراوە وەکو 1929 خەڵک ڕژێتە ناوە خیاڵانەکان. ئەم دەفە تەهدیدی جەهانیە کەس وا لە بیرتانە جنبشە 1% واڵ ستریتە مردم، جنبشە 99% ساڵ 2008 کە دروست بوو. ئەم دەفە ئێمە لەگەڵ بحرانە ترا ڕوبەڕووین. ئەم دەفە بحرانەکە والە لە دەستدانە بەهای دۆلارە، بەهای دۆلار کە ئەگەر لە دەست بچێ لەم بحرانە تەمامە جەهان داراییەکانی سفرەوێ. یعنی تۆ مەسەڵەن کابرای 1 ملیۆن دۆلاری بوو بە فکری کردە بەم قودرەتە 1 ملیۆن دۆلارە مەسەڵەن ئەتوانی لامبۆرگینیە بسێنێ، سوحا ئیشێ بێتۆ 5 ملیۆن دۆلار تا بتوانێ لامبۆرگینیە بسێنێ، چون ئەرزشە دۆلار تێتە خوارەوە. ئەم بحرانە ئەرزشە دۆلاریش تێتە خوارەوە و ئالەگرا دۆلار ئەرزش لە دەسەدا. لذا ئەمانە خەریکن کۆنتڕۆڵیەکەن، کۆنتڕۆڵ واکنشای اجتماعی و ئینقلاباتەکەن، چون ئەمانە هەر 9 ساڵ 10 ساڵ دەحفەیەشی باوک ساحێوە مردمە دەربێرن. تەوەجۆکەی و مردم لە تەوەهۆمە ئەمریکەندریم و میلیاردەربوونی یەکشەوە و لە ناوە بازارهای ماڵیا ئەجیمەجیلاتەرە جی تۆ پوڵ تەولید دەکەی، بێەوەی کالات تەولید کردوێت، بێەوەی اقتصادت تەولیدی بێت، بێەوەی خەدەماتی کە تەولید کردوێت، تۆ ئەجیمەجیلاتەرە جی ناگەهان پوڵ ئەڵاتە سەرەوە. ئەمە اتفاقێکە کەفتگە. لذا دەوڵەتانە جیهان و نظامە سوڵتەی جیهانی وەرشکستە کاملە و خەریکە بحرانەکە سوارە کۆرۆناکە مردمی کۆنتڕۆڵ کردگە، ئەحساساتی بەرەنگیختە کردگە بەرامبەر بە دەوڵەت، بەرامبەر بە پزیشک، بەرامبەر بە سیستەمە دەرمان. مردمی لە لولوویە بە ناوی کۆرۆنا ترساندگە، مردمی بە تاوگرکە کە بە لەرز ڕازی بن. ولذا بێژ ئێمە تەبعات و کۆرۆنا بوو، کارە خوا بوو، دەی چی بکەین و چارمان ناچارە و ئەوە نییە کۆمپانیەکانمان تعتیل کردو، بەعاسە ڕکود اقتصادی بوو، بەعاسە بێکاری بوو، بەعاسە وەرشکستگی بوو، تەحملکەین و گشتمان بچینە ناو ئەم وەرشکستگی و شانی بۆ هەڵکەین و ئێوە برایەک و ئێمە برایەک و گەرەکیانە وا بکەنە دووبارە تەواوە جەهان و گیرفانە جەهان بکوتن. تەبعاتە قیهاتنە خوارەوەی قیمەتی نەفتیش هەرەمەسە، داستانەکە هەرەمەسە، چرخەی تۆلی دەوێسێنن، کۆمپانی هەیەکە واقعان وەرشکست بوون فاوندیان پێدەن، تحتە ناوە وێسیان و نەبوونە تۆلید و نەبوونە تەقازا و یەک ریفۆرمێک ئەکەنەوە لە نەئۆلیبرالیزم. تەوەجۆ بکەن هەر ئەم کۆرۆنا باعث بوو بەشێکی فرە لە سەرمایەهای گیرفانە مردم خروج بکاتە ناوە بەشێک لە بیزنسهای داخلیە ئەمانە، وەکو مەنابع قەزایی، وەکو بەشە ترانسپۆرتیشن، یعنی بەشە حەمل و نەقل. و تۆ شاهد بووی لە ناوە تەواو کشوەرانە ئەوروپایی و ئەمریکایە هجوومە بێش ئەز حەدە مردم بە مەراکزە خەرید و کالاهایە کە تەولیدە خۆیان بوو، نە کالاهای تەولیدی چینی، وەکو ماوەدە خۆراکی، وەکو خەدەماتێکە لە داخڵا بوو. سەرڕێژ و پوڵێکی فرە لە مردم گیریا زیاد لە بین 3 هەفتە لەم بریتانیا 17 ملیارد یۆرۆ
پۆند ببەخشن فاصلەیە 5 ڕۆژە 17 میلیارد پۆند ماوەدە خۆراکی سندیە کە قابلە مقایسەتەکە هیچ دەوران لە تاریخان نەوگە حتا لە دەورانە کریسمەسا کە شروعترین دەورانە لەذا کالاهای تولیدی چینی تەقازای نەماوە پوڵەکە نەچووە ئەوێ چوە ناو مەواد خۆراکی و مەواد خۆراکی یەکشەوە واردە چی بوو قیمەتێکی گران بوو ئێمە مامەرمانە سەر 2.5 پۆند بەیبی چیکندۆدا مەجبور بووین بیسێنین وە 4.5 پۆند تا دووبارە هاوردیانە خوارەوە لەذا ئەنچە کە ئێوە ئەیوێنن ئێمە تەکە تەبعاتێکی جەهانیان ڕوبەڕووین دەوڵەتەکان وەرشکستن و دەوڵەتەکان بە مردم ئەعلام ناکەن کە وەرشکستن بە سوورەتە ڕسێشن و بحرانێکە ئەلامی ئەکەن کە بتوانن بارەکەی بخەنە سەر شانە مردم کە مردم واکنشە هیستریک نیشان نەدا ئینقلاب نەکا بنیانە سوڵتەوە نظامە جەهانی لەبین نەوات و ئەم دادخواهیە نەکات لەمەی کە کۆرپۆریشنەکانت جەهانی گیرفانە مردمیان لە دنیا کوتا و مردم تەمامە ئایندەی خۆیانی تحت نظامە ئەمان حڕاج کردگە و ئیشی لە ناو بەردگیکی مطلقا زندگی بکە مردمە ئێمە تەسەوریکیان لە زندگی و منابع نیە مردمە جەهان واسە نازانێ ئەم منابع کە تەولیدیەکە چەندی ئێشی زندگیەکی شایستەی بێت لەذا وەختی دانێ ساندویچ ئەخوات و قەپێکەکاوە نانێک و سەقفێوانەوان لەسەریا فکرەکە ئەمە پاداشە واقعیە ئەو میزان زەحمەتە سەکە ئەو کێشایەسی دەرنەتیجە مردم چون هیچ مێژەرمنتێکیان نییە لە سەروەتی کە تەولیدی ئەکەن وەچێتە گیرفانە ئەمانە دەرنەتیجە بەڕاحەتی تەن بە تاراج خۆیان ئەدەن ئەگەر ئەمڕۆ خەڵکی لە کوردەوارە ئێمە مراجعە بکا کە پوڵەکانی بسێنێت لە بانکەکانە هەرم پوڵ بەڵبەختیە کە دەریان هاورگە بە 56 ساڵ نەمەوجودە لە بانکەکان و بانکەکان پێیان نادەن چون بە مەحزەدانە ئەم پوڵە دەوڵەتە ئێران هوڕە ئەکاتێتە خوارەوە چون مشخصەوێ بەو میزانە نەکالا مەوجودە بەو میزانە نە جێگەهای مەوجودە کە مردم بتوانێت سەرمایە گوزاری ئەم پوڵە کاغەزیە هیچ و پوچە بکە و دەرنەتیجە وەرشکستگی دەوڵەتە ئێرانی بەڕاحەتی دەرەکەفێ لەذا دەوڵەت خەریکت کۆنترۆلیەکە نظام جیهانی خەریکن تەکە یەکتریا هەماهەنگن تەمامەم کۆرپۆریشنانە هەماهەنگن سوارە کۆڵە مردم بوون ئەم دەفە مردم نەفەهمێ سواری بکەن بەر ئەواتف کۆرۆنا و مەرگە پزیشکی خوێڕی و پەرستارە پەدەر سوختە و تەبریک وتن بە NHS و سازمانە دەرمانی و چەپڵە لێدان و باوکەگیان و ماڵمان وێران بوو خەریکوین ئەمردین و دەسە خۆشوێ دەوڵەت و دەسمان بێ دەسەڵاتە و دەی چی بکەین و هات کەسە مدە گشتمان و ئێوە برایەک و ئێمە برایەک و ئەمە قەرزە و ئیتر تەواو و چی بکەین و نێ لە دەستمانەوە ئەم مردمە شانی بۆ پانکاتۆ دووبارە نانە ڕەقە بخوا و بکەوێتە فاحشەگی و خۆدکوشی و نابودی کەم ئاغایانە تاڕاجە مردم بکەن لە دنیا دووبارە ئەم ڕسێشنە وەکو ڕسێشنەکەی 1929 وەلەوە سەنگینترە چون دیڤالوێشنە دۆلاری شواتەکە خەیری عەزیمترە و دەورانێکی ترسناک دروستەکە مەگەر ئینقلاب جەهانیە مردم مەگەر ئینقلاباتی کە بەرەو حاڕینە ئەم سیستەمە کەسیفە چەپەڵە کازینۆیە سەرمایەداریە بچێت و مردم دەست هەڵگرن لە تەوەهم و ڕۆیای تەلەڤیزیۆنیەک کە بازاڕە بورس پێ ئەدات و ئەمە حبابە گەورە کە بۆیان دروست کردگە ئەمریکان دریم یەکشەوە بێتەوە ملیاردەر بە دزی و بە فرۆشە مەوادە مخەدر و بە فرۆشە کولیە و ئەعزای بەدەن و ڕۆح و وجودی و کڵاو بەرداری و کڵاوە سەر یەکترینیان و لە بینچوونە ئاعتمادە ئیجتیماعی و لە بینچوونە شیرازەیە جامعە و تحت ناوە تەوەهومە بە ناوە سەروەتمەند بوون لە کۆنترۆڵە نظامهای کۆرپۆریشنی و تەبەقەی ئۆلیگارشە لەذا دەنگە حاڕین و وردبوونە کرۆکە نظامە سەرمایەداری و سوڵتەی جەهانی جودۆ کریستیانەتی تێت خەریکە تێوە دەنگەکەی بەرز بوو گەسەوە ئەمە مردم خەسیانن مردم کڵاو چووگەسە سەریان عادەتە ئیجتیماعیان کۆکردن و ترسە کۆرۆنایان خستکەسە گیانیان بەر بە تەجەموعاتە مردم تحت ناوە
بروز کۆرۆنا ئەگرن. لەذا تۆ ئەمڕۆ لە بریتانیا تەجەموع سەرەوەی 2 نەفەر مەمنوعە و تۆ بچیتە ناو خیابان تەجەموعات بکەی هێزە پۆلیس بە تەمامە قودرەت و ئەدالێت. تحتە ناوە چی؟ تحتە ناوەیەکە کۆرۆنا نەتخوا. گشتیشمان کۆرۆنامان گرت کە من گرتم، کەسی تر گرتی، گشتمان گرتمان و تەواو بوو. گرتمان. پس ئێوە ناوێ بێنە خیابان. نا. تەجەموع نەکەن بۆ خۆتان خراوە کۆرۆنا شتە کەسیفیەکە دەسمەدەن تەکی یەکتریا یەکتری ماژ نەکەن ماڵە یەکتری مەچن ترسە و ئەتان خوات و وەلێ لەو لاوە واردە دەورانێکی خەتەرناک بووگین کە ئەکەوینە نانە ڕەقە خواردن بێسن فەقرێکە جەهان بگری لە بەر چاوتان و ئالەگرا خەڵک لەسەر خیابانەکانە وەکو ساڵ 1929 سپێدا بخە. ئەو ئەتفاقە سەرە. وەلێ بریتانیا و وڵاتە متحدەی ئەمریکا گیرفانت جیهانێشێ بکوتن ئەم دەحفە. ئاو دۆلارە نەفتیانەوە لە گیرفانتانە. ئاو کالاهایە و ئەو خەدەماتێک کە بە دۆلار فرۆشتان گشتین کوت ئەکا سەروەتە 20 ساڵ گوزەشتە و 50 ساڵ گوزەشتەی جیهان کوت ئەکا کوت وەلیان نەسێنیت وەچێتە گیرفانە خۆیان. وما حكايتك كبسلام مردمتي لذا بحران كورونا وداستان كورونا داستان كي بيچي داس تو ناويني يكي بيت بحثين كا يكي بيت بيجي ام اجي مجيلات للجي تشيو كرديان امانة نسبة بجيانا مردم مسؤولية فزينة جانا مردم يعني بو مهم خود در كود لبحران كورونا معنا سيستم پزشكيان توانا پذيرش 30,000 نخوشينيه. ئەی بۆ ئەم مەردەمە ئەکەنە ماڵەوە بۆ قەرەنتینە لەسەر قەرەنتینە تەمدید ئەکەن و گەرەکیانە چی یە شتێ بکەنە ناو دڵە مەردم بێتەوە خسڵەت بۆ مەردم. لەذا بزانن بحرانێکی گەورە تحتە ناوە بحرانە کۆرۆنا ناوی ئەنێن بحرانە کۆرۆنا وەلی درۆ ئەکەن ئەمە دەرنەتیجەی کۆرۆنا نەبوو. کۆرۆنایان هاورد کە سواری بکەن بە کۆرۆنا چون بحرانەکە خەیرێ گەورەترە. ئەمە ئەوەڵین بحرانێکە کە بڕبڕەی پشت دەشکێنێت و لەزایشە پشت ئەم مەردەمێ پێ بشکێنن و تەمامە ئومیدیان بەوە بەسکەوە کە خەڵک ئیدارەکەن بە ترس و بە فۆبیا لە کۆرۆنا و لە تەجەموع و لەوەی کە دڵتان بسووتێ بۆ دەوڵەت و دەوڵەت هاوکاریتانی کردو ئەگەر دەوڵەت نەوایە کۆرۆنا ئەتانی خواردو دەچی بکەین وەخت سات خراو بووگە و وەزعەکە ئاواسە بۆ خاطر ئینسان نەفەهمێ ئینسانیش گەوجێتە خۆ حافزەیەکی کۆتا مودەتی هێز نایچ فەهمێ بەڕاحەتیش بە کەسافەت عادەتەکە وەکو ئای خواردن. نەقشە ئێوە ئەمەسە وەرشکستگی نظامە سوڵتەی جیهانی بەگوێی مەردم بگەێنن. مەردم ئەنچێکە پوڵە کاغەزی یا ڕقەمە ناوە بانکی هەست تەبدیلی بە تەڵا بکات. ئەگەر تەبدیلی بە تەڵا نەکەن نابود بووگەن. بڕۆن دەوڵەتە ئێرانی بە بەهانەی کۆرۆنا پوڵ و وەچە نەقدی لە دەستە مەردەم سەرنگەسەوە. حبابێکی کەسیفی بورسی دروست کردە بورس ئێران خەریکە ڕۆشتە 40% نیشان نەدات. خەریکە حبابێکی گەورە لەوێ دروستەکە. پوڵێک کە تۆ لە بورسدای ئەنی عەزیزم ڕقەمە فوی پێیاکا چیەکەی؟ چیت دەدەستێ چیەکەی؟ تۆ نەپەیوەندە ئیجتیماعیت ماگە نە سازماندهی خۆتت کردگە تۆ حیچێکت نییە نە ئیتحادیە دەست نە سەندیکات حیچێکت نییە تۆ حیچێکت نییە چی یەکەی لە بەرامبەرم دەوڵەتە ئێرادەیشیان لێ کوشتگی ئینقلاب بکەی جورئەتیشی نەماگە بە ترازەی پەلامارە ئەسڵحەبەی بێڵبەی چاقۆبەی بەی لە موعەسەساتەکەی گشتی بێریتە خوارەوە تەبەقەی ئۆلیگارش گشتی بکوژی و نابووتکەی و سروەتەکانیان لێ بسێنن. من تەوانتانە نەماگە ئەویشە نەماگە تێتانە چی نابووتر ئەون فەقیرتر برسیتر کاولتر و نابووتر ئەون جەهان بەرەوە مەسیرە خەریکەچێت. ئێمە لەو دواتێنە سەرە تەحلیل هەیە بیشترە ئەوزاعە کۆرۆنا کە قەرارە بکەفێ. لەذا کەلامە ئاخر بحرانە گەورەی جیهانە سەرمایەداری عەزیمترین بحرانە دەورانە سەرمایەداری کە ئەم دەحفە بە شکانە قیمەتە دۆلاریش دەست پێکات. ئەگەر ئینقلابیونە جیهان بێنە پشتی نظامە سوڵتەی جیهانی خریاگە چون ئەمەلەن خریاگە و کارکردی نەماگە مەگەر بە جادوگەری
و بە ئەم تەڕدەسیە کە بەناوی کۆرۆنا کردیان لەزا ئەمانە گەرەکیانە بە کۆرۆنا و عواتف کۆرۆنا بێژن ئەمە تەبعات و کۆرۆنا بوو مەرگێک بوو گە بەسەرمان هاتکە شتێکی تەبیعیە کۆمەکە دەوڵەت بکەن یارمەتی دەوڵەت بن ریاضەت اقتصادی بکێشن برسێتی بکێشن بێکاری بکێشن بێڵن با گیرفانتان بکوتین سکوت بکەن دوایە ئێوە ماگن و زێنکن و خەریکن نانەخۆن وی زەحمەتە خۆمانمان کێشە و پزیشک مرد و پەرستار مرد و سیستەمە جیهانی تەلاشە خۆی کرد و سازمانە بێداشتە جیهانی ئێستا تۆ ئەفەهمی بۆ واکسەنە کۆرۆنا ناوێ کەشف بێت تا 18 مانگە لە کاتێکە واکسنە سارس کەشفەکەن لە 6 هەفتە ئەمە اتفاقاتێکە کە یەواش خەریکە خۆی دەرەخا کێشانە خوارە بەهرەیە بانکی بۆ خاترەوەی ئەمانە قەرزکردن لێمەردە ناچێت قەرزکە بەهرەی بانکیان کێشاگە سەر حەدە سەفر بۆ خاتری مەردە بقەرزکە تۆجۆکەی وەلذا ئێژن وا لە حەدە سەفرا ئێوە بچن لە کارتەکانتان استفادەکەن لە ئۆڤەردرافتەکانتان استفادەکەن بەهرەتان لێ ناسێنین بۆچی خەریکن ئەم کارەکەن دووبارە یە خوێنێکی تر تەزریق بکەن تحتە ناوە کۆرۆنا بەهرەیە بانکی نزیکە سەفرە ئێستا لە ئایاڵەتە متحیدە ئەمریکا لە اتحادیە ئەوروپا و لە بریتانیا و بە ئێمەژن کارتان لە دەستداگە دەرامەتتان لە دەستاگە واستان خراوە بچن ئۆڤەردرافت بگرن بچن لە ئاعتبارە کریدیت کارتەکانتان خەرجکەن تا جامعە بچەرخێوە دووبارە بیوێن بیچەرخێنینەوە قەرزارتر بدێهکارتر بکرین ئایندەمان بفروشن کە ئەمانە ئەم قۆماریانە ئەدامە پەیا بکە 25 تریلیۆن دۆلار بە بانکە مەرکەزی و فدرال ڕێزەرڤ بدێهکارن ئەمە حکایەتێکە کە کۆرۆنایان سوار کردە سەری دەوڵەتە ئێرانی دامێکە وەرشکەستە فقط دەوڵەتە ئێرانی مردمی کۆنتڕۆڵ کردەگە کاورا فکرەکان لە ناوە ڕقەمە لە ناوە بانکە 30 میلیاردی هەست فکرەکە دوودانە ماڵی هەست 300 میلیارد تمەن وا فکرەکاتەوە وەلی عەمەلەن نەئەتوانێ بیفرۆشێتەوە 300 میلیارد تمەن نەئەتوانێ 50 میلیارد تمەن دۆلار بسێنێ لە دەوڵەت ناتوانێت کاری وا بکە ناکرێت تەبدیل ناوێ پس ئەم مردمێ لە تەوەهوم نگەهداری کرد کاورا 100 میلیارد تمەن پوڵی هەست ئەتوانی دەرحەدێ 2 میلیارد تمەن خەرید کا و کالا بسێنێت و خەدەمات بسێنێت و ئەمانە وەلی ئەو 98 میلیارد تمەنەکەی ترە حوبابە دروست فویەکی پیاکەن باکیەکەنەوە بۆ کوای خواردن ێژنە تاقیب بکەنەوە سوحا مراجعە بکەنە بانکەکان داوای پوڵەکانتان بکەن بچن تەڵا بسێنن نە تەڵا مەوجودە تۆ بیسێنی نە کەشە نەخت مەوجودە بە تۆی بدەنەوە نایدەن پێت تحتە ناوە کۆرۆنا تحتە بەرگرتنە بە وفورە نەقدینەگی تحتە بەرگرتنە بە گرانی بەرە تۆ وەگرن دەرئەسڵ کڵاوە گەورەس نیاگیانە سەرەتەوە موجود نییە تۆ لە وەهم و تەخەیولە ڕقەما خەریکی زندگیەکەی نەشتێکی زیاتر و لەم تەوەهومە ئەم چەرخەی تەوەهومە خەریکن یەکتری مردم یەکتری دارەکەن بێسم بە دیارە فاجعەیە ئایندەوە یەواش فاجعەکە دەرەکەفێ ئەمە بۆتانی ئەخۆنجن لا يوخ